بەڵێ حاولەکە خەڵکی بۆ شکردنی مێڵە قەرباڵغی دەزانی قەرەباڵغە دگاکە بۆ سێنە بەڵێ بە ئەوان بێنە دەرەوە خۆشی ترچێت با قەرباڵغی تێگەم باش لەبەرەوە خۆتان پارێزە ماسک بەست باشە جەنابی شانەگەر لێرە بوون دەستکێش و ماسک بەست لیزیەک دەچوونمان هەبوو بۆ گەڕەکان و ئەو شوێنانەی کە ڕێنمایەکان ئەیگرێتەوە کە بکرێتەوە وەکو بە تایبەت فاسفودەکان سەردانمانکردن وتمان بزانین تا چەند پابەندی ڕێنمایەکان بوون زۆر باش بوون پابەندی ڕێنمایەکان بوون تەنها شوێنێک نەبێت کە کرابەوە ئەو مادی ئینشائیە کە بە پێ ڕێنمایەکانە بێت دابخرێ و لە ماڵی خۆیان دابنیشێ ئێمە پێمان داخستن وەکو خەڵکیش تقریبا تا حدێک زۆر باشن پابەندی ڕێنمایەکانی ئێمە لێرەوە وەکو نوێنەرانی تەندروستی وەکو لایانی پەیوەندیدار ڕێنمایی خۆپارێزی دەین بە هاوڵاتیان ڕێنمایانەکەین کە لە ماڵەکانی خۆیانە بمێننەوە پەیڕەوی ڕێکارەکانی خۆپاراستن بۆی دووربن لەم نەخۆشیە بۆی خەڵگەتی ئێرە قساکە لەوانەیە برادرە قسا ماسکی بەسێ ماسکی نەبەسووە تا پرژەی دەمی نەکەوێتە سەر ناوشە باشە قوربان باش ئەو لە بە خاتی خۆتان لە بە خاتی خەڵکی ئەم ڕێکاری خۆپاراستنەی کە دەرچووە کار ئاسانیکی تاو بۆ لیژنەکانەکە چونکە ئیشەکانی ئێمە قورس ناکە بەڕاستی کاتی ئیشەکانی ئێمە قورسە بێ ئەگەر قەرباڵغی دروست بێ ئەگەر خەڵکی پابەندی ڕێنمایەکان نەبن ئەگەر ڕێنمایەکانی خۆپارێزی و خۆپاراستن پەیڕەو نەکەن ئەمانە بێتە هۆی هۆکاری گواستنەوەی نەخۆشیەکە زۆربوونی نەخۆشیەکە بەڵام ئەگەر بێت و ئێمە پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزی بن من دڵنیاتانەکەم هەموو کەسێ سەلامەتە بێ و ئەم دۆخەشیە پەڕین بە ئاسانی باش